سوپاسان دەکەم لایکی ڤیدیۆ بکەن بۆ پشگیری لەم جۆرە ڤیدیۆیانەم و ئەکتیڤی ڤیدیۆکە بەرز بکەنەوە تاوەکو زۆرترین گەنجی کوردستان بیبینێ ئاشنای ئەم دنیای گەیم بێ. سەبسکرایب بکەن ببنە هاوڕێی ژیر تاوەکو گەشتێکی ناوازەی ڤیدیۆ گەیم بەردەوام بەیەکەوە بەسەر ببێن. دەزانم کە زۆرم پێدەچێت تاوەکو ڤیدیۆیەکی سوپاسکردنتان بۆ دروست دەکەم. هۆکارەکەش ئەوەیە زۆر هەوڵ دەدەم زۆر بیر بکەمەوە باشترین دەقی تێکس بنووسم بە جوانترین شێوە بۆتانی بخوێنمەوە مۆنتاژی بکەم. بۆیەش سوپاسان دەکەم گەردان بە خۆتاندا بگرن بۆیەش خۆتان ئامادە بکەن ڤیدیۆیەکی پڕوژە پڕ میوزیک و یاری گوێ لەو ڤیدیۆیە بگرن تا کۆتایی بە هیوای سوود وەرگرتن. زۆر کات دەکەومە بەڕەخنەیەوە کە زۆر پارێزگاری لە پلەیستیشن دەکەم. زیاتر باسی پلەیستیشنەکەم دەکەم لەوەی کەوا باسی کۆنسۆڵێکی دیکە بکەم. لەم ڤیدیۆیە هەوڵ دەدەم پێتان بڵێم چەند هۆکارێک هەیە. سوپاسکردنی من بۆ پلەیستیشن سوپاسکردنی کۆمپانیای سۆنی نییە، بەڵکو سوپاسکردنی چەند یاریەکە، چەند ئەزموونێکە، چەند ستودیۆیەکی یاریە ژیانی منی وەکو منداڵێک، ژیانی منی ئێستای ڕەنگدار کردووە، ژیانی منیان دروست کرد لە ژیانێکی بێیاری دەژیام. هەستم دەکرد کاتەکانی خۆم بە فیڕۆ دەدەم بێ ئەوەی شت فێر ببم، بەڵام کاتێ هاتمە ناو دنیای پلەیستیشن بە بەردەوامی لە فێربوونی زانیاری و خۆشەویستیم بۆ کارەکتەرەکان نەوەستام. بیرمە کاتێ لەگەڵ برایەکەم یاری داون هیلمان ئەنجام دەدا. یاریەک، سەردەمێک، ئەزموونێک، خۆشیەک، چێبڕچێیەک بۆ ئەو کاتە شتێکی یەکجار نۆرماڵ بوو، شتێک بۆ ڕۆژانە ئەنجام دەدا. هەستم بەوە نەدەکرد گەریاییەکە نەکەم بۆ هەفتەیەک چیم بەسەر دێ. بەردەوام هەوڵم دەدا بە باشترین بایسکێڵ لەسەر لێوارەکان، لەسەر شوێنە بەرزەکان، لە شوێنە مەترسیدارەکان جوانترین ئەزموون ببڕم، پلەی یەکەم بەدەست بێنم. بەڵام هەموو کاتێک یەکەم نەدەبووم. جاخۆشی ئەو یاریەژەوە بوو یەکەم نەبایت هەوڵت بۆ یەکەم بوون دەدایەوە. جگە لە داون هیل یاریەکانی WWE بەڕاستی کە ئێستا تەمەنم 26 ساڵە بیر لە تەمەنی هەرزەکاری خۆم دەکەمەوە. ئەو یاریانم کە کردووە ئێستا هەست بە چێژەکەی دەکەم، چونکە ئێستا کاتێ ڤیدیۆیەکی ئەو یاریە دەبینم هەست بە دڵخۆشی دەکەم کەسێکم پێشترەوە ئەزموونەم بڕیوە. هەر کاتێ گوێم لە میوزیکی جۆن سینا بێ، ئەندەرتەیکەر بێ، تریپل ئەچ بێ، دڵ و مێشکم تامەکەی وەردەگرێتەوە کە چەندە خۆش بووە. بیرمە یاری ڕاچێتان کلانکم دەکرد. من ڕاچێت بووم، کارکتەرێکی خەیاڵی لە دنیایەکی فانتەسی، بەڵام هەستێک و ڕۆحێک لەبیر نەکراو. سەرکێشیەک هەموو منداڵێک پێویستە ئەنجامی بدە. لەوانەیە و کاتی کە یاریەکەم دەکرد ئەو هەستم نەبووە کە یاریەکە چەندە ناوازەیە، چۆن ژیانی منی گۆڕیوە، بەڵام ئێستا هەست بە گۆڕانکاریەکە دەکەم. ئەنجامدانی یاریەکانی ئەنچارتد لە بەشی یەکەم وەکو نەیثن عاشقی دۆزینەوەی گەنجینەی درێیک بووم. لە بەشی دووەم عاشقی گەشتە سەرکێشیەکەی ناوچەی شیمباڵا بووم. لە بەشی سێمیش دەمویست بە زووترین کات گەشت بەناو بیابانەکان بکەم. لە بەشی چوارەمیش خۆم وەکو درێیکێکی بەتەمەن دەبینی. ئەزموونێکی گەورەم لەو سەرکێشیانە هەیە. ئامادەی هەموو شتێکم. کاتێک گادۆڤواری 1 و 2 ئەنجام دەدا لەسەر پلەیستیشن 2ەکەم هەستم بەوە دەکرد کرەیتۆس خەیاڵی نییە. کرەیتۆس بەڕاستی کارکتەرێکە، با لە ناو مێشکم دروست بوو بێ، بەڵام خۆ بەڕاستی ئەو سەرکێشیانە ئەو تەحەدیانەم لەگەڵی بڕیوە، بۆیەش قبوڵم دەکرد
بە لەدەستدانی خۆشەویستانی کرۆیتۆس هەستم بە غەمباری دەکرد بەڵام لە کۆتایی بەشی سێەم هەستم بە سەرکەوتن و دووبارە غەمباری دەکردەوە. وە کاتێکیش God of War 2018 بڵاو کرایەوە وە کرۆیتۆسێکی گۆڕاو دەبینم لە لای من هەر هەمان کەسە چونکە ئەو کارکتەرە گەورە بووە ژیان بە چاوێکی دیکە دەبینێ بە هەمان شێوە منیش گەورە بووم دنیا بە چاوێکی دیکە دەبینم بۆیە زۆر بە جوانی و بەڕێکی و بەدڵ گەرمی ئەو چیرۆکە دووبارە کاریگەری تێکردمەوە. سپایدەرمان لە منداڵیەوە دڵخوازترین کارکتەری سوپەر هیرۆمە یاری مارڤڵ سپایدەرمان بەڕاستی منی منداڵ کردەوە فڕینم بەسەر باڵەخانەکانی نیویۆرک ئەو هەستەی سپایدەرمانە کە دەفڕێت هەستێکە کۆن نابێت ئەو هەستەیە هەرگیز هەست بە دووبارە بوونەوەی ناکەی چونکە بەردەوام نوێت دەکاتەوە و پێم وایە باشترین یاری سوپەر هیرۆ بوونەوەی ئێستا بیکەن تەنانەت سپایدەرمان مایلز مۆراڵس هەمان هەستی پێدام نەکەمتر نەخراپتر هەستێکی نایابی سپایدی. زۆرینەی کات حەزم دەکرد یاریەک بکەم جگە لە کۆنتترۆلی کارکتەرەکەم کۆنتترۆلی چارەنووسەکەی کارکتەرەکەشم بکەم. هێڤی ڕین ئەو ئەزمونەی بۆ دروست کردم ئەنتڵ دۆن هەمان ئەزمون بەڵام بە کەشێکی ترسناکی فیلمەکان بیۆن تو سۆڵز هەمان ئەزمون بە کەشێکی گشتگیرتر و کاتێک یاری دیترۆیت بکەم هیومن بڵاو کرایەوە ئەو ئەزمونە گەیشتە بەرزترین هەست گەیشتە باشترین هەست لە چیرۆکێک چەند کارکتەرێک بە هەڵبژاردننی دایاڵۆگەکان دنیایەکی گەورەی سینەمایی بە شێوەی یاریەک دەکەی جگە لە هەستایی مۆشناڵەکەت هەست بە چارەنووسی ڕۆبۆتێک دەکەی دەیەوێ هەست بکە و ببێتە مرۆڤ. لە هەموو ژیانە ماوەتم دەخواز وەکو ساموڕاییەک یاری بکەم زۆر عاشقی چیرۆکی ساموڕایی ژاپۆنیم و کاتێک سەکەر پەنج وتیان گۆست ئۆف سوشیما باسی ساموڕای دوورگەی سوشیما دەکا هیوام زۆر بەرز کردەوە بە شێوەیەک هیوام بەرز کردەوە بۆ ئەو یاریە گەت بۆ چرکەیەک شتێکیم بەدڵ نەبوایە بێگومان دڵشکاو دەبم بەڵام بڕیارم داوە لەمە دووە هەرگیز جارێکی دیکە هیوام بەو شێوێ بەرز نەکەمەوە کەچی گۆست ئۆف سوشیما بەڕاستی بە ناوازەیی هیواکەمی نزم نەکردەوە پێش هەمووشت جوانی سروشتەکەی جوانی دیزاینەکەی کەش و هەوایەکەی خۆراوابوونەکەی خۆر هەڵاتنەکەی گەشتێک بۆ مێژوو دەمێنێتەوە میوزیکەکەشی بێگومان لەبیر نەکراوە و هەرگیز لەبیری ناکەم.
Shadow of the Colossus, Horizon Zero Dawn, The Last Guardian, Bloodborne, GT Sport, Twisted Metal, Silent Hill 2 ئەو یاریانان مێژوێکی جوانیان بۆ من دروست کرد باگراوەندێک کە ئێستا من وام لە داهاتوودا ئینشاءڵڵا زیاتر باسی ئەو یاریانەش دەکەم بەڵام ئێستا کاتی باسکردنی یاری Death Strandingە. Death Stranding ئەو یاریە بوو هەرگیز بیرم بۆی نەدەچوو فێری ماندووبوون سوپاسکردنی خوددام بکە کاتی هەرکێکم تاڵ دەکرد. Death Stranding ئەو یاریە بوو بە شێوەیەک تاقی کردمەوە تا چەند بەرگەی جیهانی یاریەک دەگرم ئەو یاریی چیرۆکێکی پڕغەم و پەژارە ئەو یاریی کۆرپەلەیەکی نیشاندام خاوەنی کەسایەتیەکە ئاگاداربوونی باشترکردنی کەش و هەوای یاریەکەتە. Death Stranding زۆر سەرسامی کردم و زیاتر کۆجیمام خۆشویست ڕاستە تێگەیشتنی لەوانەیە ئاسان نەبێ تاواکردنی ئاسان نەبێ بەڵام کاتێکە بەزمونە تێدەگەی تەواوی دەکەی هەستێکت بۆ دروست دەبێ هەرگیز پێشتر نەتسەشتووە نەتبینیوە و نەتبڕیوە. بێگومان باسی یاری The Last of Us دەکەمەوە بێگومان بەسەر ئەو یاریەش هەڵدەدەمەوە بێگومان دووبارە دەیڵێمەوە هەڵەن گەر پێتان وابێ The Last of Us Part 2 یاریێکی خراپ بێ ئاساییە بڵێن یاریەکە بۆ من نییە لەگەڵ چیرۆکەکەی هاوڕانیم بەڵام The Last of Us وەروە The Last of Us Part 2 بەڕاستی شۆڕشێکی گەورەیە لە بواری ڤیدیۆگەیم بەشی یەکەمی توانی فێری زمان کلتور خۆشەویستی کەسێکم بکە کە لە ژیانم هەبێ تەنیا خۆپەرست نەبم بەڵام لە هەمان کات فێری خۆپەرستی کردمەوە ئەوەندە زیاتر لەبەرەوەی دڵم هیچی بەسەر نێ ئاگداری یەکێکی دیکە بم بەشی دووەمی پێچەوانەکەیەتی بەلەدەستدانی کەسێک کەوتمە تۆڵەیەوەی تا چەند دەتوانم شوێنە ناخۆشەکان شوێنە سەیرەکان شوێنە قورسەکان ببڕم تا دەگەم بەو کەسەی کەوا مەبەستمە لە ناوی ببام بەڵام بەگەیشتنیشم لەوانەیە بۆ جارێکی دیکە بیر بکەمەوە ئایا باشترین ڕێگا ئەوەیە تۆڵە بسێنمەوە یانیش لێ خۆشبوون چارەسەری هەموو کێشەیەکمە. The Last of Us گەر بە چاوێکی بێڕق و قینە بێ ئەجێندا سەیری بکەی بێگومان بن لەوەی مەزنی یاریەکە دەبینن چیرۆکی کارکتەرەکە عاشقی خۆی دەکات. لە کۆتاییدا دەڵێم سپاس PlayStation 1 سپاس PlayStation 2 سپاس PlayStation 3 سپاس PlayStation 4 وەروە سپاس PlayStation 5 دنیایەکی گەورەی جیاوازتان بۆ دروست کردوم چیرۆکی ناوازەتان فێر کردوم کارکتەری واتان پێ ناساندم تا ژیانم ماوە لە یادیان نەکەم تا ژیانم ماوە بە هاوڕێی خۆمیان بزانم تا ژیانم ماوە بەشێکی ئەوان لە ناو لاشە و هزرم بمێنێتەوە. سپاس PlayStation سپاس یاریەکان سپاس بێوەش کە بینەری ئەو ڤیدیۆیەم بوون.